بڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت زیاتر لە 5 ڕۆژە هەولێر کە ڕێژەی دانیشتوانی نزیکەی 3 ملیۆن کەس دەبێت بێ ئاوە، یعنی بەشی هەرە زۆری هەولێر ئەو ناوچانەی کە احتیمال لە سەربیری ئرتیوازی ناکەن لە سەربیری ئاو ناکەن زیڕێیان دێ لە بێ ئاوی. خەڵکێکی زۆر تەلەفۆن دەکات، یعنی چوزانم چی بەسەرات و خەریکە بڵێم لەوەتەی من ینی ئەوەندەی تەمەنم هەیە لە هەولێر ژیاوم لە هەموو ژیانی خۆمدا وەکو ئێستا بێ ئاویم نەدیتیە. ئەم جار هەوڵمان داوە بە دوواداچوون لەسەر ئەم پرسە بکەین. هاتووینە تا ئیفرازی 3 بەرپرسان لە بەڕێوەبەراتی ئاوی هەولێر هەموو کۆبوونەتەوە بە کارمەند و مدیر و بەرپرس و ئەندازیار هەر هەمویان خەریکی چارەسەرکردنی ئەو دۆخن. من دەمەوێت بەر لەوەی گفتگۆ لەگەڵ بەرپرسان و ئەندازیار و کارمەندان بکەم، دەمەوێت نمونەیەکی ئەو ئاوەتان بۆ وەرگرم کە ئاوی زەی گەورەیە، ینی وەکو پێشتر قسەم لەگەڵ بەرپرسان کردووە دەڵێن لە هەموو مێژووی هەولێر حالەتی ئەوها لە ڕووی نەداوە. سەیری ئەو ئاوە بکەن بەڕێزانم. ئەمڕۆ ئەوە بەرەو 6ەم ڕۆژ دەڕوە قوڕاوێکی زۆر لە دەرەو سنووری هەرێمی کوردستان لە زەی گەورە دێ وای کردووە ئیفرازی 3 لە هەولێر، ئیفرازی 2، ئیفرازی 1 ئاوی شەقڵاوە ناوچەکانی تر هەمووی شەلەل بێت. کاک زەردەش سلااوت بێ کاک زەردەش با نمونەیەش کە بینم ئەوە ئاوی زەی گەورە چەند ڕۆژەوە؟ ئەوڕۆ بۆ 6ەم ڕۆژ دەچێتن. 6 ڕۆژە بەرەو باشی دەڕۆیان هەر بەرەو باشی دەچێتن. دوێنێ آخر ڕقمی کە تەزیل کرد 32,000 NTU تەزیل کردیە کە ئەو ڕێژەیە ڕادەبەدەرە هیچ ساڵێک بەو شێوەی نەبووە لە وەرزی هاوینیش بزات. یعنی ئەو یەکەم حالەتە لە سنوورەکانی دەرەوەی کوردستان ئاوەکی شێلوو بەڕادە بەدەر بە 32,000 NTU گەیشتە ئێمە. تەسەوریش دەکەم لەوەی زیاتر بووە ئەگەر لە سنوورەکان وەربگرین دایرەکت لەوێ وەربگری تەسەورم دەکەم 200,000 دەربچێتن نەک 32,000 بە حکمەوەی ئەو ئاوە کە چەند ڕۆیشت و احتیمالە تەرسیبیش بووە و ئاوەکە تۆزێک کاڵیش بوویتەوە. باشە بەر لەوەی من بێمە ئەم شوێنە هاوڵاتیەک دەیگوت یەک تەنچی ئاو ویستم بیکڕم ئیتەنگەر گوتی 50,000 دینار. ئێستامە ئەو ئاوە ئەو زەیە بە خەڵک نیشان دەدەین دەڵێن ئاوەکە قوڕاوە سەلامەت نییە بینێرین بۆ ماڵان. ئێستا خەڵک دەڵێ کاکە ئەی چی بکەین حەلمان چیە؟ حەل چییە کاک زەردە؟ حەلەکە ئەو چەند ڕۆژەی کە ڕاوەستاین تاکو و بەس NTU-یەکە یان شێلووەکەی ئاوەکە بێتە خوارێ. ئەوڕۆ ئێستا تقریباً لە حدودی 8,000 NTU-ە. ئێستا کارمەندان هەموو ئەوانی مۆنس کیمیاویەکانمان و مدیر مەشروع و خۆشم وا لێرەینا بڕیارێکمان داوە هەندە موادی کیمیاوی هەیە و زائیدەن چەند معادلاتێک هەیە دەیکەین ئینشاءڵڵا ئەوڕۆ بە هەر شێوازێک بی ڕاستە 8,000 لە تااقەتی ئینتاجی پرۆژەکە بەدەرە کە پرۆژەکەت بە تااقەتی ئینتاجەکەی 1500 NTU لەوە زیاتر ئەزیەت دەخوا، بەڵام بۆ هاوڵاتیانم بێ ئاو نەکەم و ناچاری پرۆژەکە دەکەین ئەو پرۆژەیە بتوانێت کەمێک ئەوڕۆ بتوانین بۆ ئێوارە دابینیکەین بۆ هەولێر. ئەگەر ئێستا بڕیاری لێدانەکەی بدەین دوای ئەو سەعاتە و 6-7 سەعاتی تر دەتوانین بڵین ئینشاءڵڵا بۆ ئێوارە دوای مەغریب و عیشا ئاو لە هەولێر بێت. دوای مەغریب دوای عیشا ینی لە کاتی پێشکەشکردنی بەرنامەکە خەریکی ئەوە دەبین ئاو بگاتە هەولێر. بەڵام پێم بڵێ ینی ئەو ئاوا ئەگەر بچێتە ماڵان یان تۆزێک سافتر بێ سەلامەتە ئەوانەی کلیان هەبێ تەندروستیان باش نەبێت چیان پێ دەڵێ؟ نه ئەمە ئێستا کە باسمان کرد مۆنس کیمیایی مەکە لەگەرە ئەو بابەتانە دراسە دەکەین کە فعلەن لە ڕووی بەکتریا و بابەتی خراپە مەترسیەکانی چارەسەر بی نەگەتە دەست هاوڵاتیان. شێلووەکەشی وا نابێ ئەوەی ئەمە دەیکەین ئەو ڕۆکەوە دەکەین ئاوەک بگاتە هاوڵاتی بە عمل بێ بەکاربێنی وەکو برێ خواردنەوەش دەشێتن 100%. باشە زۆر باشەوە ئەوەکە بوو. ئێستا دەچینە لای ژووری کۆنتترۆل ژووری مختبەر تاقیگا بزانین لەگەڵ بەرپرسان و ئەندازیاران لەوێ قسە دەکەین بزانین دۆخی ئاوەکە چۆنا پێشتر چی بوو ئێستا چییە چی بکرێت باشە بۆ ئەوەی هاوڵاتیان بە زووترین کات ئاویان بگات بەدەست. وەکو دەبینن تیمی ئاوی ئیفراز لە هەولێر هەر هەموویان لە ئامادە باشیدان لە خەریکی ئەوەن ینی چارەسەرێک بۆ ئەو دۆخە بدۆستنەوە. ئەوەی کە من دەپرسم ڕاستە ئاوی زێ زۆر جاران لە کوردەواری گوتیتیان ئاوی زێ کە ڕۆی پیس نابێت. خەڵکێک دەڵێ کورە کاکە بێ ئاویتان نەدیتە
بە قورعان نە پارەم هەیە ئاوی بکڕم، نە پارەم هەیە چوزانم بچمە حەمامی تایبەت خۆم بشۆم. ئێمە هاتوین لێرە دەمانەیە بزانین ئەگەر ئەو ئاوەی ئێستا کە هەیە لە زێ دوای ئەوەی تەسفێ دەکرێت بنێردرێت بۆ ماڵان بۆ موبەڕیدا بۆ قاپ شوشتێن دەکرێ ناکرێ ئەگەر بەم شێوەیە ئەو بنێردرێت زیانەکانی چی دەبێت کاکی وا بەڕێوەبەرە کاک ساڵحیش ئەندازیارە لە مختبەرە ئاوەکەی لە دەستێتی قوربەسەری ڕۆژێ 5,000 دێ و دەڕوا بە بزانی ئاوەکە ڕێژەی چەندا بەزیوە کاکی وا ئەگەر ئەو ئاوەکو پێشتر کاک ساڵحیش باسی کرد کاک زەردەشش باسی کرد ڕێژەکە لە دەوری 8,000 بەم شێوەیە ئەو بنێرن چیمان بەسەر دێ یەکەم جارەمە هاوسۆزین لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر بەڕاستی ئەمەش هاوغەمیوانین دەربارەی ئەو شتێکەوە تووشی ئێمە بووە ئەو 8,000 ناتوانانی بکێ ڕادەیەکی واکەوە تەندروست بی لە بۆ خواردنەوە تەندروست نییە بەو ڕێژەی بنێر لە گوێرەی ستاندەرا دەردەسی تەندروست بە کەڵکی خواردنەوە نایە. باشە من دەمەوەی براسکەم هاوڵاتیان گلەی زۆر دەکەن دەڵێن بە ئاوەکە بەردرێتەوە چیە مەوزۆ بۆ ئاوی هەولێر دەبڕن دەڵێت تەندروست نییە خراپە. دووەمیان کە لێڵە ئەگەرێکی زۆری بەکتریاشی تێدایە لەگەڵ لێڵاتێکە چونکە بەکتریا هەیە لە ناو دنکە خۆڵەکان خۆی دەشارتەوە تاکو کلۆریش لەوانەیە کاریگەری لێ نەکە. دووەم تۆڕەکانی ناو شارت هەموو پیس دەبێت دووبارە پێویستیان بە تاقیمکردنەوەیە ئەو شتانە هەموو لایەنی سر بێ پمپەکانت لەوانەیە تووشی داخوران بێ شەبەکەی ناو پرۆژەکە مەترسیەوە هەیە هەر پرۆژەکە بە تاواتی شەلەکەن توانانی لەوانەیە تووشی گرفتی فەنی ببین بە شێوەیەکی یعنی نەتوانین ئەو کاچی بەسەری خراپتر لەوانەیە تووشی پمپەکانمان لە کار بکەوی لەوانەیە گرفتیکەمان لۆ پێ بەشە ئەوە بووای لێها دەڵێن لە تورکیاوە هاتووە ڕاستە؟ بەشێکی لە تورکیا دێ و ئاوە 163 نزیکەی کوردستانە با بڵێن ئاوی بێخاڵە ئاوی چۆمان ئاوی بێخاڵ خاوێنە ماڵەوەدا هەردەی خۆیتەوە یەکسەر بەڵام بەشێکیان لە تورکیا دێ لە ڕێزان دێ لە لای بارزان ڕادێ ئەو ئاوە لە چیاکانی سەر سنوور دێ لە ئاو هەوای وێن دەرێ بارانێکی زۆرە ئەنی شێلووە لەگەڵ ئاوی چۆمانەوانە تێکەڵاو دەبتەوە لەگەر ئاوی بێخاڵ تێکەڵاو دەبتەوە هەموو دێتە دەبێتە زەی گەورە. باشە کاک زەردەش دەڵێ هەوڵ دەدەین بە زووترین کاداوەکە بدەینەوە تەسەوڕ دەکەن بەم زوانە تەسوێ ببێ لەبوو پاڵاوتنی ئاو نیشتاندن کردداری نیشتاندن ئەمە دوو موادی کیمیایی بەکاردێنین پێستەلپاتی ئەلەمینیۆم کە پێی دەوترێت شەب هەروەها موادشکە پێی دەوترێت پۆلیمەر کە لە حدودی با بڵێن 1250 تا 1500 دەتوانین کۆنتترۆلی بکەین. ئێستا مادەکی سێممان بەکاردێنی نوێیە با پێی دەوترێت ئاچ هەتاکو 4500 تاکو 5,000 دەتوانین کۆنتترۆلی بکەین ئەوجە بەشێک بەرەک لەو مادەمان ئێستا پیا کردووە دەتوانین بەس تێربیدیتەکە بێتە خوار بێتە سنووری 5,000 ئەو کات بێشی بێت. زۆر باشە من دەمەوێت ئاماژە بە شتێکی زۆر گرنگ بدەم کاک جبرایی لەگەڵم دێ کا کامیار ئەو شتێکی گرنگە ئەوەیە لە ساڵی 1968 ئاوی ئیفرازی 1 و 2 ئەگەر هەڵە نەبم لە هەولێر یەکەمین جار دروست کراوە. کاک زەردەشتۆ باسیم بێژوەکەم کە باشدا وەک من هەڵە بم. بەڵێ یەکەم جار ئەوەی کە باسمان کرد ئیفرازیەک لە ساڵی 1968 لە هەولێر دامەزرا و ئاوی نرد بۆ هەولێر کە ئەو کاتی مەسەر لە محەلەی عەرەب و تعجیل و مستەوفی و لای تێراوە و سێتاقان ئەوانە بووینە کە ئیفرازیەک لە ساڵی 83 ئیفراز 2 کە وەکو بڵێ ئەکستێنشنەک یان وەکو بڵێ ئیزافەیەک لە بۆ ئیفراز یەک کە بەقوتر بوو سنووری هەولێر ئەو کاتی زیاتر بوو ئەو ئیفراز 3 کە ساڵی 2004 هاتە بەرهەم 2004 لەگەر ئەوەی دوای ڕوخانی ڕژیمی باز بەڵێ ئەو پرۆژەوی ئێستا تێداینا ئەو بڕیارە لەگەر وڵاتی ئەمریکای کە بڵین سەرپەرشتی و کاری کرد و جێشی ئەمریکی ئەو بەتایبەتی لەلایەن ئەوانەوە هەموو شتەکان دابینکراوە پرۆژەی تازەیە بەڵێ پرۆژەی تازە لە 2015 دەتوانین بڵێن لە 18 دەبا بێتە بواری جێبەجێکردن کە ئەویش پرۆژەی ئیفراز چوارە بەڵام بەر لەوان زۆر گرنگتر بەنداوە ئێستا ئەو کارە ساتێمە پێدا دەڕۆین بەنداوە ئەگە بەنداوێک هەبایە لەسەر ئەو زەی گەورە وەکو بێخمەیان بەنداوی بەنداوە یەک لەو بەنداوانە بێتە بواری جێبەجێکردن ئەو قڕۆ لێتاوەی نابینی ئەو کاتی لە پشت بەنداوەکە عملەی تەرسیبەکە ڕوودەدا ئاوەکەی کە دێتن خاوێنترە و ئەو کاتی دەتانی پرۆژەکان بە ئاسانتر باشە من دەمەوێت بەرپرسان لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی شارەوانی هەموو ئەوانەی کاربەدەستن لە وڵاتە ئاگادار بکەمەوە کە دۆخی ئاو لە هەولێر گەیشتۆتە هێڵی سوور ئەمڕۆ ڕاستە دۆخێکی سروشتی وا دەکات کە ئاو زیاتر لە 5 ڕۆژە نەگات بە هاوڵاتیان بەڵام بەم ئیفرازانەی بەم پرۆژانەی کە ئاو دابین دەکات بۆ هەولێر دۆخەکەم مەترسیدارە دەبێ بەرپرسان لەم وڵاتە بیر لە پرۆژەی تازە بکەنەوە ئیفرازی 4 دروستکردنی بەنداو گواستنەوەی ئەو ڕووبارەش بە دەورەی هەولێر وەکو لە پێشوودا
پێشنیازی سەرۆک بارزانی بوو کە هەولێر لە بێ ئاوی قوتار دەکات ئەمە یەک لە پرۆژە استراتیژیە گرنگەکان دەبێت ئەگەر بەرپرسان لە وڵاتە ئیشی جددی لەسەر بکەن ئەوە مەترسی ئاو لەسەر هەولێر نامی. پاشەوەی ڕێژەکە لە 32,000 هاتە خوارەوە گەیشت بە 8,000 هەرچەندە ئەوانەی کە لێرە کار دەکەن بەشی زۆریان لە مختبەر پیان وایە یعنی هێشتا تەندروست نییە بەڵام فشارێکی زۆر هەیە لەسەر بەرپرسان کارمەندان ئەندازیاران لە ئاوی ئیفرازی سێ لە ئیدارەی پارێزگای هەولێر چوزانم لە هەموو شوێنێک تەلەفۆن دەکرێت دەڵێن کاکە ئاو بدەنەوە پرۆژە دەوەستێ ناوەستێ گرنگەوەی هاوڵاتی بێ ئەو نەبێ ئێستا ئەوە ئێمە لێرە ئامادەی یەکەم هەنگاو دەست وەکو دەبینن کرێکارەکان کارمەندەکان ئیش دەکەن بۆ ئەوەی ئاو بگات بە هەولێر لەم دەقی ئێستا مەقسە دەکەین ئاو لە ئیفرازی سێ بەردرایەوە بۆ نێو گەڕەک و کوچە و کۆڵانەکانی شاری هەولێر. لە ژووری تاقیگا لە ئیفرازی سەی هەولێر کاک ساڵح لێرەیە ئەندازیاری کیمیاییە یعنی ئەو لەسەر سەلامەتی ئاوەکە پشکنین دەکات دەشێ بچێتە ماڵان ناشێ ڕۆژانە وەکو پێشتر باسم لێوە کرد 5 جار تێستێک لە ینی لە زەی گەورە وەردەگرن بزان ئاوەکە دەشەیانە هەر لە ڕێگا بە میگەوتی کاکە وەڵی 5 جاری جاری وا هەیە چاری بەیانی من تێستم وەرگرتووە وانی کاک ساڵح چۆنە بابەتەکە چۆن تێست وەردەگریت؟ تێز وەردەکەین ئەمە دەبێت هەر 4 ساعت جارێک بچین ئێستا کە لەبەر کۆولیاتی هە 2 ساعت جار دەبچین سەر زێ ئاوی بینی فاسکەین بزانین ڕۆ تێبرێتی 2 ساعت جارێک بزانین تێبرێت دابەزێت دانە بەزات تا بدەن مەشروع ئیش پێ بکەینەوە ئێستا ڕۆتە گەلە زۆر 8,000 مەشروعەکەمەش دەتوانی هەتا 1500 1000 بۆ 1500 بەس جیاوازیان زۆرە ئەوە دەتوانین مەشروعەکەی ما بتوانین ئاوەکەی پاڵی ئەگەنا ئاو سەلامە ناسە باشە بەس ئێستا ئێمە تڕمپایەکەمان ئیش پێ کرد ئەو ئاوە ئێستا تەرتیبە باش نا سەلامەتە ئەوە چ دەکەن بەس مەشروعەکە بە کولفە خۆیش ناکە ناکە لە باتی 5 پەم 3 پەم بەس پەمپەش دەستۆ زێ خوڕێت لە فرێدە لە بنەوە فرێدە پێشەوە تەسفە دەستەوە باشە ئەوە ئێستا ئاخی تێستمانە بەرێ با بزانین چۆنە بەکەلێک دەیان بەکە من دەمەوێت لەگەڵ ئەندازیاری کیمیاوی کاک ساڵح ئێستا تێستی کۆتایی دەکات زین ئاوەکە دەشەیانە چونکە چەندین ڕۆژە ئاو هەیە خۆ مشکلە لەسەر ئاو نییە ئاوێکی زۆر هەیە زەی گەورە الحەمدولیلا ڕاستە وشکە ساڵێ بەڵام ڕێژەی ئاوەکەی باشە بەڵام کێشە لەسەر چییە تەندروستیە کاک ساڵح ئەو تێستەمان بۆ 4,160 دەکا 8,300 ئێستا 8,300 بەستا بەکەلێک دەیەمە ئەگەر خەڵک بێ ئاو نەبی و کەلک نایەتنە 1500 من 1500 دەتوانیش بکەین لەسەر سەلامەتی ئێمە قسە بکەین ئەو ئاوەی لە زەی گەورە دێ ڕاستەنێوە دەدەن بە ماڵان یان مادەی تری تێدەکەن شەب پۆلیمەری تێدەکەن یان ئاش و پۆلیمەری تێدەکەن ئەو باشە قوڕەکە ئەم دەنیشێن قوڕەکە لە بنەوە فرێدن ئاو خاوێنەکە دەڕوا دەست ناو فتەران لە فتەریش مەترە قوم و ئەنتراسایتمانە ئەو لێ بەنا ئەو مەتەیدا دەڕوا ئەو جە خاوێنی ئەو دەست لۆ خەش دەڕوا یعنی ئاوە خاوێنەکە دەدەن بە کلۆر تێدەکەین ئاوەکە لە آخر ماڵاش کلۆری تێدەکەین بە سەلامەتی ئاخرات تێدەکەین ئەمانە چییە ئەوانە ئەمە هەموو ڕۆژ جارتێز دەکەین جارتێز بزانین ئەو ئاوە پیسێ لە زێ هەیە چەند شەوی پێویستە چەند موادەکەی پێویستە ئەمە پەمپەکەی لەسەری ئەوە بکەین ئەم ڕۆژ ئەوە دەکەن ئەو جارتێسی دەکەین 6 قڵماندانەیە 6 تەرکیز مختلفماندانەیە چانی باش بوو چانی ئاوەکەی بین لە 8,000 هینا پێنجی لە 8,000 هینا پێنجی ئەمە ئەوی وەردەکەین هەتا ئاوەکەمان بەسەر بدەخەرج لەسەر کوالیتی باش لەسەر کوالیتی باش دەڵ نێوان ئاوی ئیفراز و ئاوی بیر کامیان باشترە بۆ ئاوی هەلووی هەمووی باشە هەمووی باشە ئەسا پێشەکە 7.5 8 ستاندەر عالمی پێشی ئەوەن دێت TDS-ەکەیە 250 ستاندەری عالمی هیچ ئاوەکەی ئەوە نیە ینی ئاوی خواردنەوەی هەولێر ستاندەری عالمیە هیچ ئاوەکە زۆر باشە ئەمە پارکە دەورەکمان کرد کابراش ئودەنیا ئەوەی پێکردن دەست بێن گوتی هات ئێرۆکانە گوتی ئاوەکتانە هیچ ئاوی هەڵ باش نییە باشنی ئاوە
لە ئەوی ئیفرازی سێ هەولێر دە حەوزی گەورە هەیە هەر حەوزێک ینی نازانم چەند ئاو لە خۆ دەگرێت بەڵام ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە دوو جۆرە ئاو دەبینم یەکێکیان قڕولیتەیەکە ئەگەر برادران هاوکارم بن ئەو وێنانن بە ئێوە نیشان بدەن ئەمە ئاوی زەی گەورەیە دێتە ئەم شوێنە بەڵام لە تەنیشتەوی ئاوێکی سازگار هەیە ئاوێکی پاک ئاوێکی جوان چوزانم ئاوێکی زۆر زۆر باشە لێکوانە کەسێک کە شارەزایە شارەزایی هەیە لەسەر حەوزەکان پێم بڵێ چەند حەوزتان هەیە ئێستا مەدا عوزمان هەیە ئەو عوزانە هە لە سعاتی 1000 مەتر مکعب ئەو تەسبیح دەکات بیداتی کە ئەو ئاوە دێتن لە ئینتێکی کە تازە چوونە خوارە لە پەمبەکە سعب دەکات دێتە خەڵاتی سەرعمان هەیە سەرع شەب و پۆلیمەر و کلۆریتێ دەکەین ئەو سێ مەوادە زۆر بە خێرایی ینی خێراتی زۆر بەسەری ئیش دەکات لە پاشان کە لێن درێتەوە بۆ ئەوە دێتە ئەو مەرحەلەیە ئێستا ئەو مەرحەلەی مەرحەلەی ئەو عوزی تەرسیب پێدرێت عوزی تەرسیب ینی نیشتنەوەی قوڕەکە دەستە بنەوە دەستەوە بنەوە ئاوی خاوێن دەستە سەر ئاوی خاوێن دەستە سەرەوە ئاوی سەرەوە دەچێت بۆ ماڵان نا هێشتا مەرحەلەشکە مایە ئەو بەستە نا مەرحەلەیەکی تەسبیحە یعنی ئێستا بە چەند فیلتەرمان هەیە ئەمە ئێستا سێ مەرحەلەمان هەیە بە سێ مەرحەلە ئاو خاوێن دەکتەوە بە سێ مەرحەلە ئەمە لە قۆناغی چەند قۆناغی دووەمی پاشەوەی کە کردمانەوە ئاوکە هات لە ئەو عوزی خەڵاتی تەرسیب لێن درێ هات بە سەریعی ئێستا هاتە عوزی تەرسیب ئەو عوزی تەرسیبە ئەو قوڕەکە دەنیشێ ئاوەکەش دەڕوە ئێستا و کاتێک کە ئەم دیدارە دەکەین کاژنێر 12 و 25 خولەکە دەتوان بڵێ 25 خولەک بەر لە ئێستا تڕۆمپاکان دەستی بەکار کردو بزانین چەند ئاو بۆ هەولێر هەناردەکراوە کات هیوە گەیشتۆتە چەند ئێستا 4000 مەتر سێجا ئاو لە پرۆژه ئاوی ئیفراسی دەچی لە بۆ وێزگەی ناوەندی مەڕۆدە بوستەر ستێشنی مەڕۆدە 4000 مەتر سێجا دەچێت قسەی جیاجیان دەکرێت هەتانە ناو خودی کارمەندەکان یەک دەڵێت 4 ساعتی تر ئاو دەگاتە هەولێر یەک دەڵێت 10 ساعتی تر یەک دەڵێ کورە ناوەڵە ناوانەیە سبەی بگات چۆنە وەزعەکە ئەو چۆنە ئاز دەکەم بە پرۆسەی گەیاندنی ئاو بزانێت تا هاوڵاتی ئاگاداربی کەمە دەرێن پرۆژەمان بەیەکی خستەمانە ئەوەی نیە کە هاوڵاتی بەلوعی کردەوە ئاوی لۆدێ وان نییە ئەو بۆ شێوەیە نییە کەمە دەڵێن پرۆژە یەکەم جار پەمپەکانی دەور ڕووبار پێ دەکەی دوای تاکو عوزەکانی ناو خەزە مەشتۆی خۆت لیڤڵیان بەرز دەبیتەوە ئەوجە پەمپەکانی بەرز بابڵێن کە پێی دەڵێنەمە هایلفت لە بۆ بەیش دەخەین ئاو لە ئیفراز دەگەینینە نیوەی ڕێگا بوستەرشتێشنەکمان هەیە لە گەند لە نزیک گوندی گەزنە پێی دەوترێ بوستەرشتێشنی مەڕۆدا ئاو هەتا دەگاتە وێندەرێ لە وێندەری ئەوانش خەزانەکانیان لیڤڵی بەرز دەبێتەوە ئەوانش دووبارە پەمپەکانیان بەکار دەخن لە بۆ ناو عوزەکانی ناو هەولێر کە دوو عوزی گەورەمان هەیە لە ناو هەولێر پێیان دەوترێ عوزی دەوازن یەکیان 20000 مەتر سێجایە ئەوتریان 50000 مەتر سێجایە یەکەم جار دادەخرێ ئەو عوزانە داخراون ئاویان لێ ناڕوە پاژۆی پەمپەکانی مەڕۆدا با بڵێن بستەرشتنی مەڕۆدا ئاویان لێ دەنێرین لیڤڵیان بەرز بووە ئەو کات ئاو قفڵ دەکەینەوە لە بۆ ناو شار دەچی سعات خەڵک چاوەڕێ دەکات کاکیوە کەی ئاو دەگاتە ناو سعات بە چ شێوازە ساعتەکەش دەگۆڕێ ئایا مەسەن پەمپی بەیش دەخ چکە سەرەتا کە مەشروعی بەیش دەخیەوە تو ناتوانانی بە کامل توانای خۆی بەیش بێخیەوە چونکە لە تێربیدیتی لە لێلێتێکی بەرز بەیش دەخی ئەو کات دەتوانێت 2 پەمپی بەیش بێخی یان 3 پەمپی بەیش بێخی وەک ئەوەی نییە کە لە کاتی ئاسایی ئەم 5 پەمپی بەیش دێخم 10000 مەتر مکعبی دەنێرم لە بۆ حوزەکانم لێرە کاتەکە ڕادۆتە سەر ئەتو چەند پەمپت لە کار لە ئیش تۆ دیاری بەڵێ ئەم دیاری باشە دەتگوت کاکە تکا دەکەم بە هاوڵاتیان بڵێ دەست بە ئەو بگرن بڵێ بۆچی وا دەڵێن بەڕاستی ینی ئێستا ئەو هاوڵاتی لەو 5-6 ڕۆژە ینی گرنگی ئاوی لۆ بەدارکەوتیە کەوا ژیان و گوزەرانی و خەڵکی هەمووی ئاوە پێویستە ئەوە ببیتە بەڕاستی وانەیە کاکۆ هاوڵاتی مانای ئەوەی نییە کە بەلوعی کردەوە ئاوی هاتەوە ئەو مافی بنە بە کەیفی خۆم سەرفی بکەم ئەوەندە مافی تووە کە پێویستت پێەیە ئەوە کەیت کە مافی جیرانێکتە مافی کەسانیت کە لە دووری تو کە چاوەڕوانی تووە تو بەلوعەکەت بگری و ئاویان بگاتێ ئەوە خاڵەکیان دووەمیان ئەو ئاوا کلۆری لەسەرف کرایە پۆلیمەر و مواد و خەرجێکی زۆری لێکرایە مانای ئەوەی نییە تو حەدیقەکەت لە پێشماڵێکی دە تاکو بەیانی سۆندێ لەسەدا بنەویان هەتا باوەماندانە لەسەر پێوەری پارە بدەیت چونکە ئەو ئاوە لۆ خواردنەوەیە لە بۆ بەکارهێنانی خزمەتی ناوماڵە با بڵێن
ئەوجا شوشتنی سیارەیە عەدیقێ و شەقام شوشتنە ومێدەوارم هاوڵاتی کەم بکەنەوە تاوەکو کێشەی ئاو کەم بێتەوە لە ناوش. باشە کاکیوا بەڕێوەبەری ئاوی ئیفرازی سەی هەولێرە تکا لە ئێوە دەکات دەست بە ئاو بگرن لەڕێوە چەند ڕۆژەی شتێکی سروشتی ڕووی دەوای کرد کە هەولێر بێ ئاو بێ بزانن بێ ئاوی چەندە زەحمەتە بۆی داوا لە ئێوە دەکات ئێستا ئەوان ترۆمپاکانیان کردوتەوە نازان چکات ژمێرێ ئاو دەگاتە ناو هەولێر بەڵام وەکو تەخمینی 10 سەعات زیاتری پێدەچێت بە مەرجێک ئەگەر باران ڕانی دیاردەیەکی سروشتی دووبارە نەبێتەوە ئەوان هەموو تاقی خۆیان خستۆتە گەڕ ئیمکانیاتی چیان هەیە و چیان یە خستۆتە گەڕ بۆی لە زووترین گات ئاو بگەڕێتەوە شاری هەولێر و هاوڵاتیانی هەولێر دانیشتوانی هەولێر لەو بێ ئەوەی کە ئێستا پێوەی دەناڵێنن ڕزگاریان بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ